ڕووداوەکانی هاتووە بۆ دەگەڕێنەوە. یەکەمیان نەبوونی هۆشیاری لەلایەن تاکانی کۆمەلگاوە کە بەڕای من پێویستە حکوومەت هەنگاوێکی لەم ڕۆ بنێ، ئەویش بە پێڕاوکردنی بەرنامەیەکی خوێندن، یعنی وەکو منهەجی لە قوتابخانەکان لە سەرەتاییەوە هۆشیاری هاتووە زیاد بکرێت. ئەویان گرنگترین خاڵەت، چونکە بەڕای من زۆربەی هۆکارەکان بۆ نەبوونی هۆشیاری دەگەڕێتەوە. و دووەمیشیان ڕێگاوانەکان کە بەڕاستی ڕێگاوانی زۆر خراپمان هەیە، ینی شۆفێرەکە لە ترسی ئەوەی کە زەرد بە سیارەکەی نەکە زۆر جار وایە تووشە ڕوودا دەبێتن، بۆیە ینی چاکن ڕێگاوانەکانیش دەورێکی ڕئیسی دەبینی. ڕاستی خەتایەت هەمی لایەنەوە حەوەکی حکومەت هەمی یعنی نەشێت ئەیجارژی هەمی عاردا هەمی تشتا چێکات و حاضر کرد بۆ مواطن جیوێت قانونی جێبەجێ بکات و ئەو بزانیت حالاتت مرۆریە و قانونی بزانیت و وەک ئیجازەژی پێ هەبیت و دەوڕات تەدریبی و نە هەر کەسێک بچیت هەموو چتەشتا شارعی و پاژوت و خلاص و چێ. یەک لە هۆکارانە بریتە لە ڕێژەیەکی زۆری ئۆتۆمبیل لە ناو شارەکان بە تایبەتی شاری هەولێر، وەک چونکە خۆم لێر دەژیم. ساڵانە ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیلی نوێ ژمارە دەکرێن لەلایەن بەڕێبەرایەتی هەولێرەوە، بەڵام ئۆتۆمبیلە کۆنەکان لەناو نابرێن، بەمە جەنجاڵی زۆر لە شەقامەکان دروست دەبێەوە. هەر خێزانێک زیاتر لە چەند ئۆتۆمبیلێک بەکاردێنێت. یەکێک لە هۆکارەکانی تر ئەوەیە کە نەبوونی هێڵی گواستنەوەی گشتی وەکو ئەندەرپاس و پاس و ئەو میترۆوانە، بووە هەر خێزانێک زیاد لە هەر چەندەنداوێکی خێزانێک زیاد لە سیارێک بەکاردێنێ، خێزانێ 3 تا 4 ئۆتۆمبیل بەکاردێنێ لە یەک ماڵدا.